ئەم کاتتان باش لەم چاپێکەوتنەماندا لەگەڵ دکتۆر حسێن شارستانی جێگری سەرۆکوەزیرانی کۆماری عێراق بۆ کاروباری وزە ئەمانەوێت لە گرنگترین و دیارترین و قوڵترین کێشەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان بکۆڵینەوە. دیارترین کێشەکانی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان دەربارەی نەوت و گرێبەستە نەوتیەکان و گەڕان و پشکنین بە دوای نەوتدا لە چیدا خۆی دەبینێتەوە. دکتۆر حسێن شارستانی جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە، سوپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە بەرنامەی چاوپێکەوتنی کەناڵی ناردی. أريد أن أبدأ بمسألة با لە یاسای نەوت و غازەوە دەست پێ بکەین کە ئێستا لە پەرلەمانی عێراقا. دیارترین ئەو گۆڕانکاریانە چییە کە لەو یاسایەدا کراوە و بۆ مای ناڕەزایی بشک لە کوتلە سیاسیەکان بە تایبەتیش کورد؟ حفظت بعض من الكتل السياسية وخصوصا الكرد. صحيح كان هناك ڕاستە ڕاژنووسێکی یاسای نەوت و غاز هەبوو لە ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەند کرا لە شوباتی 2010 واتە پێش زیاتر لە 5 ساڵ دواتر ڕەوانەی پەرلەمان کرا. بەڵام لە کاتی خۆیدا هەموار نەکرا هەندێک شت پێویست بوو چ لە وەزارەتی نەوت و چ لە هەرێمی کوردستانیش، چونکە کەس نەیدەتوانی ساڵانێکی دوور و درێژ چاوەڕوانی هەموارکردنی یاسای نەوت و غاز بکات. لە کاتێکدا ئەو پێویستی بە پەرەپێدانی بیرەنەوتەکانێتی، پێویستی بە زیادکردنی بەرهەم هەیە، پێویستی بە زیادکردنی هەناردەکردن هەیە، پێویستی بەوەیە داهاتی دەست بکەوێت تا دووبارە وڵات ئاوەدام بکاتەوە بارودۆخی ژیانی هاوڵاتیان باشتر بکات. لەبەرەوە وەزارەتی نەوت گەڕێکی مۆڵەت پێدانی دەست پێکرد و لەگەڵ گەورە کۆمپانیەکانی جیهان گرێبەستی کرد بۆ پەرەپێدانی بەشێک لە کێڵگەکانی نەوت لە باشوور و لە ناوەڕاست. هەروەها لە هەرێمیش گرێبەست واژوو کران بۆیە دەبوو چاو بە هەندێک لە بڕگەکانی یاساکەدا بخشێنینەوە. بەڕاشکاوی ڕژنووسە کۆنەکە هەندێک بڕگەی تەمەومژی تێدا بوو کە زیاتر لە لێکدانەوەیەکی هەڵدەگرت. ئەمەش کێشەیە لە هەر یاسایەکدا. لە ڕاستیدا ئێستا هەمان کێشە لە دەستوردا هەیە. زۆربەی کێشەکانی نێوان سیاسەکان کە هەمووشیان پشت بە دەستور دەبەستن دەقی دەستوری یەکلاکەرەوە نییە، ڕوون نییە بە شێوەیەک کە هیچ لێکدانەوە و شیکردنەوەیەکی تر هەڵ نەگرێت تەنها بە یەک شێوە نەبێت. بۆیە ئێمە لە حکوومەتی ئیتیحادی بۆ چوونمان وا بوو دەبێ یاساکە بە شێوەیەکە مار بکرێت کە هەموو بڕگەکانی ڕوون و ئاشکرا بن کە لێکدانەوەی زۆر و جیاجیا لە خۆ نەگرێت. بەڵام بەر لەوەی وەزارەتی نەوت ئامادەباشی بکات بۆ چاکسازی خوازراو لەلایەن لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق تووشی سەرسوڕمان بووین بە پێشکەشکردنی پرۆژە یاسایەکی بەدیل. دەستەی نەوت و غاز دەبەستێتەوە بە ئەنجومەنی نوێنەرانەوە. ئەمەش کێشەیەکی دروست دەکرد چونکە دەزانیت کە ئەنجومەنی نوێنەران دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە نەک دەسەڵاتی جێبەجێکردن. بەستنەوەی دەستگایەکی جێبەجێکردنی وەهایش بە دەسەڵاتێکەوە کە جێبەجێکار نەبێت کەمە کورتی دەبێت لە پەیکەری دەوڵەت و بەڕێوەبردننی دەوڵەت. لەبەرەوە بەر لە چەند مانگێک وەزارەتی نەوت یاسا بنەڕەتیەکەی پێشکەش کرد لەگەڵ هەندێک گۆڕانکاریدا کرایە بەردەم لیژنەی وزە و بە کۆی دەنگ پەسەند کرا و ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرا. لە ئەنجومەنی وەزیران بە دەنگی زۆرینەی وەزیرەکان ئەم چاکاریانە پەسەند کران جگە لە تەنها 2 وەزیر لە برایانی کورد کە لە ئەنجومەنی وەزیران لە کاتی خۆیدا دەنگیان بۆ نەدا. پاشانیش ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران کرا. پرسەکە لە ئەنجومەنی نوێنەران مایەوە تا ئێستاش جیاوازی لە بیرروڕادا هەیە لەو بارەیەوە و پرسیارت کرد کە لەو بارەیەوە ناکۆچی هەیە لەلایەن برایانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یان لە ئیتلافی فراکسیۆنە کوردستانەکان هەروەها لەلایەن هەندێک کەسی دیکەشەوە. لە ڕاستیدا من گوێبیستی ناڕزایی نوێنەرانی لیستی عێراقیان نەبووم لە کاتی خۆیدا. ئێستاش ئەو پرسە هەر هەیە و بێگومان پەرلەمان خاوەنی ئەو دەسەڵاتی یاسادانانەیە دەتوانێت چاو بخشێنێتەوە بە ڕژنووسی ئەو یاسایانەدا کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕەوانەی کراوە چاکاری تێدا بکات بەو جۆرەی کە سازانی تێدا بێت لە نێوان کوتلە جیاوازەکان. بما يتم التوافق عليه بين الكتل المختلفة. ئەو گۆڕانکاریانەی بەسەر یاسای نەوت و غازدا هاتووە هەوڵێک نییە لەلایەن بەغداوە بۆ قۆرغکردنی هەموو دەسەڵاتەکانی دۆسیی نەوت لە عێراقدا؟ لا في الواقع ليس كذلك. نەخێر لە واقعدا بەو جۆرە نییە. لەبەرەوەی یەکەمین نوسخەی یاساکە کە سازانی لەسەر کراوە بە کۆی دەنگ لە ئەنجومەنی وەزیران لەلایەن لیژنەی ئابووری لە کاتی خۆیدا بە سەرۆکایەتی دکتۆر بەرهەم ساڵح دانراوە. هەموو برایان لە وەزیرە کوردەکان دەنگیان لەسەر داوە. ئەو چاکاریەی بەسەر ئەو ڕژنووسەدا هاتووە چاکاریەکی کەمە.
بۆتی دووپا دەکەمەوە ئەگەر لەم بەرنمەیەدا دەرفەتت هەیە ئەو خاڵانە بخەیتە ڕوو کە لە ڕژنووسە کۆنەکەدا هەن لەگەڵ ئەو چاکاریانەی کە لەسەری کراوە. بۆ نمونە بەبیرم دێتەوە لەو چاکاریانە ئەو گرێبەستانی لە هەر ناوچێکی عراقدا دەگرێن لە هەرێمی کوردستان بۆ نمونە ڕەوانەی لیژنەی ئیتیحادی دەکرێت بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران هەروەها وەزیری سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستان و هەروەها وەزیری نەوت و وەزیری دارایی عراق و پارێزگاری بانکی ناوەندی و بەو جۆرە و دەستگا پەیوەندیدارەکانی دەوڵەتی عراقی هەروەها نوێنەرانی پارێزگا نەوتیەکان سەرباری هەرێم. بۆ نمونە دەخەکە دەڵێت ئەگەر ناڕەزایی لەسەر دەرنەبردرا یاسایەکیش نییە بڵێت ئەگەر ناڕەزایی لەسەر دەرنەبردرا یان ڕازی دەبێت یان ڕەتی دەکەیتەوە. بۆیە ڕاستکردنەوەیە زۆربەی ئەم ڕاستکردنەوانش لەلایەن ئەنجومەنی شورای دەوڵەتەوە هاتوون نەک وەزارەتی نەوت. واتە ئەنجومەنی شورای دەوڵەت وتی ئەم دەستەواژانە نایاسایین یان ئەنجومەنەکە ئەو دەسەڵاتی هەیە ڕەتی دەکاتەوە یان پەسەندی دەکات. ئەگەر نا ئەوە نییە ئەگەر ناڕەزایی بەرامبەر دەرنەبردرا ئەم لاستیکیە یەکێک بێت و بڵێت پێشکەشم کرد و ناڕەزایی لێ نەکەوتەوە یان بڵێت بەدەستم نەگەیشتووە. ئەوە ئەچینە نێو بازنەیەک و ئیشکالگەلێکەوە کە دەرچوونی زەحمەتە. مەسەلەکە ئەوەیە یان دان بەوە دادەنین لیژنەی باڵای نەوت و غاز لە عێراق خاوەنی بڕیارە بە ڕەزامەندی یان ڕەتکردنەوە یان دانان بەوە دانانێ ئەگەر لەسەرەوە ڕێکەوتن هەبێت وەک چۆن لە ڕژنووسی یەکەمدا بەڕوون و ئاشکرایی دیارە. با ئەوە زۆر بەڕوونی بڵێن تاوەکو لێکدانەوە لە خۆ نەگرێت. ئەگەر لەسەریشی ڕێک نەکەوتین کەواتە کێیە بڕیار دەدات؟ واتە تۆ تەماشاکە بۆ ئەوەی ئەم ڕاستیە ڕوون بێت بۆ برایانی کورد. مەقسە بۆ گەل دەکەم لەبەرەوەی گەل خاوەنی ئەو سامانەیە چونکە یاسا و دەستور دەڵێ نەوت و غاز موڵکی عراقیەکانە لە هەموو هەرێم و پارێزگاکان. بۆیە گەلی کورد و هەروەها گەلی عەرەب و ئاشووری و تورکمانەکان هەموو شەریکن لەم نەوت و غازە لە هەموو عێراقدا چ لە هەرێمی کوردستان بن یان لە بەسرە بن یان لە هەر شوێنێکی تر. کاتێکیش هەموو شەریکن لەم سامانە نەوتیە بە پێی تێگەیشتنی من هەروەها تێگەیشتنی سادە و ساکار بۆ دەستور ئەو لایەنە نوێنەرایەتی هەموو ئەو لایەنانە دەکات. ئەو خاوەنی دەسەڵاتی کۆتایە. بەڵێ لە قۆناغی یەکەمدا پارێزگا هەندێک ڕێوشوێن دەگرێتە بەر دانوستان دەکات هەروەها هەرێمیش بە هەمان شێوە. ئەمە هەمووی پێویستە بەڵام بڕیاری کۆتایی ئەگەر شەراکە لە نێوان هەموواندا هەبێت بۆ ئەو لایەنە کە نوێنەرایەتی هەمووان دەکات لە یاسای نەوت و غازیشدا ئەنجومەنی ئیتیحادی نەوت و غاز نوێنەرایەتی دەکات کە بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکان و نوێنەرانی هەرێمی کوردستان و پارێزگا نەوتیەکانە هەمووشیان کەسانی پەیوەندیدارن بەو پرسە. ئەم لیژنەیە کە نوێنەرایەتی هەموو عراقیەکان دەکات ئەگەر نا چۆن هەمووان شەریک دەبن لەم نەوتەدا؟ ئێستا من و تۆ شەریکین لە پرسێکدا تۆ ئەچی بەجیا ڕەفتار دەکەیت منیش بۆ خۆم دەچم ڕەفتار دەکەم بەجیا. لەمەدا شەریک هیچ بۆ چوونێکی نابێت کە شەریکەکەی سربەخۆ ڕەفتار بکات. ئەمەش نابێت بۆیە ئەنجومەنەکە تۆ و منیش کۆ دەکاتەوە و ئەم ئەنجومەنە کە بڕیار دەدات ئەگەر ئەنجومەنەکە تەنها لە حکوومەتی عراقی پێک بێت بەبێ بەشداریکردنی هەرێم یان بەبێ بەشداری پێکردنی پارێزگاکان ئەو قسەی کە فەرمووت ڕاست دەبێت بۆی کە حکوومەتی ناوەندی هەوڵ دەدات بە تەنها بۆ خۆی کۆنتترۆلی بکات و نەهێڵێت خەڵکی تر بەشدار بێت. بەڵام بە پێچەوانەوە ئەنجومەنی ئیتیحادی نەوت و غاز نوێنەرانی هەرێم و پارێزگاکانی تێدایە هەروەها نوێنەرانی لایەنی ناحکومیشی تێدایە. بۆ نمونە بانکی ناوەندی لایەنێکی ناحکومی سربەخۆیە نوێنەری لە لیژنەکەدا هەیە هەر دەبێ لیژنەکە نوێنەرایەتی هەموو عێراقیەکان بکات. ئەگەرنا چۆن دەبێت ڕەفتار بەو نەوتەوە بکەیت؟ ئەگەر هەر ناوچەیەک سربەخۆ ڕەفتاری پێوە بکات هیچ مانایەک بۆ شەریکایەتی نامێنێتەوە و لە نێو هەموواندا. إذا كل منطقة تتصرف لوحدها فما بقت معنى للشراكة بين الجميع. نعم. بڕگەی دووەم لە مادەی 112 دەستور باز لە ڕێوشوێنی استراتیژی و پێویست دەکات بۆ پەرەپێدانی سامانی نەوت و غاز لەلایەن حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمەکان و حکوومەتی پارێزگاکانەوە بە هەماهەنگی لەگەڵ یەکتردا. بەڵام هەرێم ئێوە تۆمەتبار دەکات بەوەی ئێوە هەماهەنگی لەگە هەرێمی کوردستاندا ناکەن لە مەسەلەی نەوتدا بەگشتی و گرێبەستەکانی نەوتدا بەتایبەتی. الحقيقة أنا أشكرك على هذا السؤال. لە ڕاستیدا من سوپاست دەکەم بۆ پرسیارە وەڵامەکەش ڕوون و ئاسانە. بە دڵنیاییەوە دەستور دەڵێت دەبێت هەماهەنگی لە نێوان حکوومەتی ئیتیحادی و هەرێم و پارێزگا بەرەمێنەکاندا هەبێت بەڵام لە بواری نەوت و غازدا کە لەو ناوچانەدا بوونی هەیە واتە حکوومەتی ئیتیحادی ناچێت لەگەڵ نەجەفدا هەماهەنگی بکات لەسەر کێڵگەیە کە لە واست هەیە.
مەبەستەکە هەماهەنگیە لە نێوان حکوومەتی مەحەلی لە واست لەگەڵ حکوومەتی ئیتیحادی لەسەر ئەو کێڵگەیی کە لە واستدا هەیە. لەبەرەوەش سەبارەت بە گەشەپێدانی کێڵگەکان لە بەسرە بە دڵنیاییەوە ئەرکی حکوومەتی ئیتیحادیە کە لەگەڵ حکوومەتی مەحەلی بەسرەدا هەماهەنگی بکات. ئەمەیە کە ڕووی داوە لە ڕاستیدا لە واست بۆیە واست بە بیر دێنمەوە چونکە یەکەمین گرێبەست بوو کە کردمان کاتی خۆی پارێزگار لە هەموو قۆناغەکاندا ئامادەبوونی هەبوو. لەگەڵماندا سەفەری چینی کرد لە دانوستانەکانە واژۆکردنی گرێبەستەکەدا ئامادەبوونی هەبوو. بۆیە ئەم هەماهەنگی و بیر و ڕاگۆڕینەوەی لەگەڵ پارێزگاردا ئەگەر بیرت بێت بەر لە چەند ڕۆژێک لەمەوبەر گەڕی چوارەمی مۆڵەت پێدان هەموو پارێزگارەکان لە پارێزگا پەیوەندیدارەکان ئامادە بوون. پارێزگاری ناسریە، پارێزگاری ئەنبار، پارێزگاری موسەنا و نەجەف و ئەوانی دیکەش بەشداریان لە گەڕی مۆڵەت پێدانەکەدا کرد. ئاگاداری چۆنێتی بەڕێوەچوونی بوو. ئەمە بابەتێکی ئاساییە. ئێستا ئەو قسەی کە ڕوبەڕووی منت کردەوە لە ڕاستیدا ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتەوە. حکوومەتی هەرێمە گرێبەستی نەوتی واژۆ کردووە و بە هیچ جۆرێک هەماهەنگی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی نەکردووە. و تا ئەم ساتە کە قسە لەگەڵ تۆ دەکەم من بۆ نمونە کاتێک کە وەزیری نەوت بووم ئێستاش کە جێگری سەرۆکوەزیرانم بۆ کاروباری وزە ئاگاداری ئەم گرێبەستانە نیم تەنها لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە نەبێت. پێیانەڵێم کاکە نوسخەیەکی گرێبەستەکانم بۆ بێنن کە واژۆتان کردوون. پێم دەڵێن لەسەر ئینتەرنێت هەیە واتە دەوڵەت بەم شێوەیە بەڕێوە ناچێت کە گرێبەستەکان لە ئینتەرنێتەوە وەربگری. لەبەرەوەش ئەوە لۆمەیەکە و ڕوبەڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتەوە کە گرێبەستی واژۆ کردووە بەبێ هەماهەنگی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیدا وەک لە دەستووردا هاتووە. بەڵام ئەگەر قسەکە ئەوە بێت کە بۆچی هەماهەنگی نییە، کە بۆچی هەماهەنگی لەگەڵ هەرێمدا نەکراوە سەبارەت بە کێڵگەکانی بەسرە، لە ڕاستیدا ئەمە قسەیەکی ترە. واتە هەماهەنگی دەبێت لەگەڵ حکوومەتی مەحەلی بەسرەدا بێت. هەندێک وای دەبینن کە ئەو تۆمەتانەی بەغدا ئاڕاستی هەرێمی دەکات زیادەڕەوی تێدایە. هەندێک پێیان وایە بەغدا هەموو کات هەرێم تۆمەتبار دەکات چونکە نایەوێت هەرێم گرێبەست لەگەڵ کۆمپانیا نەوتیە گەورەکانی جیهاندا واژۆ بکات. بۆ نمونە وەک کۆمپانیای ئێکسۆن مۆبیل. مثلا شركة أوكسون موبيل. لا أنا أكد لك الحقيقة هذه التهمة نەخێت ئەوە تۆمەتێکە ئاڕاستی بەغدا کراوە گوایە بەغدا نایەوێت پەرە بە گێڵگە نەوتیەکانی لە کەرکووک بدات. ئەمە زۆر دوورە لە واقعەوە بەقەت دووری زەوی لە خۆرەوە. تۆ سەرنج بدا ئەگەر یەکێک لە بەغدا هەبێت بیەوێت هەرێم بێبەش بکات لە بەشێکی عادیلانی نەوت ئەمە بە گریمان. ئێستا وا ناوترێت پێویست بووە لەسەر ئەو کەسە کە بڕوات پەرە بە نەوت بدات لە هەرێم زۆر بە خێرایی دەری بهێنێت و بەسەر هەموو عێراقیەکاندا دابەشی بکات لەبەرەوەی کە بهێڵێت لەوێدا بوونی هەبێت. ئەگەر هەڵوێستێکی دۆستانەی نەبێت لەگەڵ گەلی کووردا ئەمە تۆمەتە بە پێچەوانەوەیە. حکوومەتی ئیتیحادی هەموو کات سوور بووە لەسەر ئەوەی پەرە بە کێڵگەکان لە هەموو ناوچەکانی عێراقدا بدرێت. لە گەڕی یەکەم و دووەمی مۆڵەت پێدانەکانیشدا کێڵگە لە مووسڵ لە دیالە لە بەغدا هەبوو تا دەگاتە عەمارە و ناسریە و واست و بەسرە و چەندینی تر. لە ڕاستیدا هەمومان سوورین. بەڵێ کۆمپانیەکان بۆ هەندێک ناوچە نەهاتوونەتە پێشەوە وەکو کێڵگەی خۆرەڵاتی بەغدا. بەغداش نایەن بڵێن ئێوە بە ئەنقەست پارە نادەن بەو کێڵگە نەوتیانی بەغدا چونکە کۆمپانیەکان نەهاتوونەتە پێشەوە. بەڵام بۆ نمونە لە مووسڵ کۆمپانیەکان هاتوون و گرێبەستیان واژوو کردووە. حکوومەتی هەرێم لە کاتی خۆیدا ڕەتی دەکردەوە هەماهەنگی لەگەڵ بەغدا بکات. بانگەشی ئەوەشی دەکرد دەسەڵاتی ڕەهای نییە بۆ واژۆکردنی گرێبەستەکان. بەو ڕێگەی دەیەوێت و بەو چۆنیەتیەشی کە دەیەوێت. حکوومەتی بەغداش هیچ پەیوەندیەکی بەو گرێبەستانەوە نییە. تەنانەت ئاگادارکردنەوەی حکوومەتی عێراقی لەو گرێبەستانە دەیانوت ئەم مەسەلەیە پەیوەندی بە بەغداوە نییە. بۆیە حکوومەتی عێراق هیچ نیەتێکی نییە بۆ بایەخنەدان بە پەرەپێدانی پیشەسازی نەوت لە هەرێم. بە پێچەوانەوە ئەگەر بتەوێت هەڵوێستێکی دۆستانت نەبێت لە بەرامبەر هەرێم داوایان لێ دەکەیت بە زووترین کات هەموو نەوتەکەی هەرێم دەربهێنرێت و دابش بکرێت بەسەر گەلانی عێراقدا. بەڕاشکاوی پێ دەڵێم ئێمە ئێستا لەلایەن کەسوکارەکانمان و گەلەکانمانەوە لە باشوور تۆمەتبار دەکرین بەوەی کە بۆچی هەموو ئەو نەوتەی لە کێڵگەکانی باشوور دەردەکرێن بەسەر هەموواندا دابش دەکرێن بە هەرێمی کوردستانەوە کە ڕێژەی لە ١٧٠ لێ دەبات. لە کاتێکدا ئێمە بەشداری لە داهاتی نەوتی کەسانی تردا ناکەین بۆی هەڵوێستی لەم جۆرە بوونی نییە. نا بەڵکو من بۆتی دووپات دەکەمەوە ئەم مەسەلەیە سووربوونی گەورەی عێراقیەکانە لەسەر پەرەپێدانی پیشەسازی نەوت و غاز لە هەرێمی کوردستان بە خێراترین ماوەکە بگونجێت بەڵام بە جۆرێک کە خزمەتی بەرژەوەندەکانی هەموو عێراق بکات. واتە
ئەوە شیاو نییە من وەک هاوڵاتیی عێراقی یان بەرپرسێک سوێن بخۆم کە پارێزگاری لە سامانی عێراق دەکەم، لەسەر بەخۆیی عێراق دەکەم، لەسەر بەرزی عێراق دەکەم، بڕۆم بەشێکی زۆری سامانی عێراق بدەمە کۆمپانیەکانی بێگانە. بەڵێ بەدڵنیاییەوە من پێویستم بەو کۆمپانیانە هەیە هەر دەشبێت ڕازی بکەم بۆ ئەوەی بێت کار بکات. قسەکە ئەوە نییە کە بۆچی کۆمپانیەکانی بێگانە قازانجی زۆر دەبن بە پێچەوانەوە ئەمە خوازراوە، بەڵام بە شێوەیە کە لە بەشی عێراقیەکان کەم نەکرێتەوە. ئەوەندەی کە لە توانادا هەیە لە دەرەنجامدا لە نێو هەردوو لایەنەکەدا لایەنی عێراقی و لایەنی بێگانە، لایەنی بێگانە مافی خۆیەتی بەشەکەی خۆی بەرز بکاتەوە و چەند لە توانایدایە قازانجەکەی زیاد بکات. ئەو کۆمپانیایە هەر بۆ ئەوەش دامەزراوە، بەڵام تۆ وەک بەرپرسێکی عێراقی هەروەها وەک ئەرکی ئەخلاقی و نیشتیمانی بەشی عێراقی بەرز بکەیتەوە لەم مەسەلەیەدا. لەبەرەوەشە کاتێک لەگەڵ برایانمان لە هەرێمی کوردستان و جێگەکانی تر قسە دەکەین دەربارەی ئەوەی کە بۆچی عێراق دەڵێ پێکەوە تاوتوێی مەسەلەکە بکەیت، لەبەرەوەی یەکەم ئێمە شەریکین، نەک من و تۆ بەتەنها بەڵکو هەموو گەلانی عێراق شەریکن لەم پرسەدا. دووەمیش با لەگەڵ یەکتریدا تاوتوێی بکەین بەرژەوەندی عێراق لەو گرێبەستانەدا دەکەوێتە کوێوە، ئایا لە توانادا هەیە گرێبەستەکان باشتر بکرێن بە جۆرێک گەلانی عێراق زیاتر سوودمەند بن لێی؟ ئەگەر نا قسەکە ئەوە نییە بۆچی پەرە بە پیشەسازی نەوت لە هەرێمی کوردستان نادەن. ئێمە لە ڕاستیدا خۆشحاڵین بەوەی ئەم پیشەسازیە نەوتیە و پیشەسازیەکانی دیکەش پەرەیان پێ بدرێت بە پێچەوانەوە کوردستان بەشێکی ئازیزە لە عێراق. دكتور ولكن المادة الفقرة الأولى بەڵام دکتۆر بڕگەی یەکەم لە مادەی 112 دەستور بەدەق دەڵێت حکوومەتی عێراقی هەڵدەستێت بە ئیدارەکردنی نەوت و غازی دەرهاتوو لە کێڵگەکانی ئێستادا لەگەڵ حکوومەتی هەرێم و پارێزگا بەرهەمهێنەکاندا. ئەمە تا کۆتایی بڕگەکە. بەپێی ئەم بڕگەیە قسە لەسەر کێڵگەکانی ئێستایە، نەک ئەوانەی دەدۆزرێنەوە یان لە دۆزینەوەدان. بەم پێیە بۆچی هەرێمی کوردستان مافی ئەوەی نییە گرێبەست لەگەڵ کۆمپانیەکاندا بکات لە پێناو گەڕان بە دوای نەوتدا یان دۆزینەوەی نەوت؟ لا شوف الفقرة اللي تفضلت بها بالمادة الدستورية الحقيقة احنا كتبنا نا تەماشاکە ئەو بڕگەی نێو دەستور کە فەرمووت ئێمە پێکەوە لەگەڵ برایانمان لە هەرێمی کوردستان کاتی خۆی لە دەستوردا نووسیمە. کاتی خۆی لە ساڵانی ڕابردوودا کێڵگەی بەرهەمهێن هەبوو لە عێراقدا. بڕگەی یەکەمی مادەکە لەبارەی ئەم کێڵگانەوەیە کە دەبێ لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە بەڕێوە ببرێت، بەڵام بەڕاوێژ لەگەڵ پارێزگا بەرهەمهێنەکان و هەرێمدا. ئەگەر هاتوو ئەو کێڵگانە لە هەرێمدا بوون، بڕگەی دووەمیش باز لە سیاسەتی نەوتی دەکات بە دۆزینەوە و پەرەپێدانی پیشەسازی نەوتی، هەروەها بە پێویستی هەماهەنگی و بیر و ڕاگۆڕینەوە لە نێو لایەنە پەیوەندیدارەکاندا. لەبەرەوەش لە ڕاستیدا قسەکە ئەوە نییە ئەم کێڵگە بەرەمێنەرانەی ئێستا دەبێت هەماهەنگی و هاریکاری هەبێت، ئەوە بوونی هەیە. نا بە پێچەوانەوە ئەوە ئێمەین دەڵێن یەکێک لە کێڵگە بەرەمێنەرەکان کە کێڵگەی کەرکووکە و لە سێ بیر پێک دێت، بیری ئاوارە کە لە پارێزگای هەولێرە لە هەرێمی کوردستان ئێستا ڕێگە بە حکوومەتی ئیتیحادی نادرێت کە بەپێی ئەو مادە دەستوری کە خوێنتەوە مافی لایەنی بەرەمهێنە بە ئاماهەنگی بەڕێوەی بەرێت. بەڵام ئێستا ڕێگە بە حکوومەتی ئیتیحادی نادەن نەوتە بەرەماتۆکەی بەڕێوە بەرێت، تەنانەت ڕادەستی حکوومەتی عێراقیشی ناکەن. لە ڕاستیدا ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد داهاتێکە کە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیدا مامەڵەی پێوە دەکات، بەڵام بڕگەکەی دیکە باز لە سیاسەتی نەوتی دەکات کە دۆزینەوە و پەرەپێدان و کۆی پیشەسازی نەوتی دەگرێتەوە، بەڵام لە هەماهەنگی لە نێو لایەنەکاندا. بەڵام ئێستا ئەم هەماهەنگیە نییە. ئەم ئیدارەی هەرێم ئێستاکە پرەنسیپی هەماهەنگی لەگەڵ وەزارەتی نەوتی حکوومەتی ئیتیحادی ڕەت دەکاتەوە بۆ ئەو گرێبەستە واژۆکراوانەی ناو هەرێمی کوردستان. لە ڕاستیدا ئەوەش کێشەیە. وهذه مشكلة حقيقة. ئایا مافی هەرێم نییە کە هەماهەنگی لەگە بەغدادا نەکات لە کاتێکدا تا ئەم ساتەژ وەزارەتی نەوتی عێراق کرێ ئەو کۆمپانیا بیانیانی نەداوە کە لە هەرێمی کوردستاندا لە بواری نەوتدا کار دەکەن؟ لا مشوف أولا هاي قضية لاحقة. نا یەکەم تەماشاکە ئەوە بابەتێکی دواترە، واتە کە تۆ گرێبەستەکەت واژۆ کرد هەماهەنگیت نەکرد، ئێستا دەتەوێت پاساو بێنیتەوە بۆ ئەو هەماهەنگی نەکردنە کە بۆچی مافی کۆمپانیا بیانەکان نادەیت. ئەمە مەسەلەیەکی ترە، کەواتە با ڕێکەوین کە ئەم کەم و کوڕیە هەبووە لە واژۆکردنی گرێبەستەکاندا لە هەرێم لە هەماهەنگی نەکردن لەگەڵ وەزارەتی نەوت و حکوومەتی ئیتیحادی. ئەم هەماهەنگیە نەکرا
لە ڕاستیدا گرێبەستەکان نەخرانە بەردەم حکوومەتی ئیتیحادی، بەڵام دوای ئەوەی ئەو گرێبەستانە واژوو کران برایان بەرپرسانی کەرتی نەوتی هەرێم هاتنە بەغدا و لە کۆبوونەوەیەکدا کە ئامادە بووین ئەوان ئەوەیان خستە ڕووتیان ئێستا ئێمە جیاوازیمان هەیە لەسەر ڕەوایی ئەو گرێبەستانە کە ڕاستن یان ڕاست نین کە هەرێم مافی هەیە گرێبەست واژوو بکات بەڕێکەوتن لەگەڵ بەغدا یان بە بیر و ڕاگۆڕینەوە لەگەڵ بەغدا با لەم کاتەدا ئەم ناکۆچیە بخینە لاوە بەڵام بەکردەوەی ئێستا کێڵگە هەیە پەرەی پێدراوە بیر هەڵکەندراوە نەورد دەردەهێنرێت ئێمە وەک بەرپرسان لە هەرێم دەڵێن ئەم نەوتە عێراقیە دەشبێت حکوومەتی ئیتیحادی وەری بگرێت و بیخاتە بازاڕەوە بەو نرخە جیهانی کە هەیە دەمانەوێت ئەم نەوتە ببەستینەوە بە بۆریەکانی هەناردەکردنەوە لە ڕێگەی تورکیاوە بۆ بەندەری جیهان ئێستاش ئەو کۆمپانیایانە تەنانەت ئەوانەشی کە دەڵێن گرێبەستەکانمان نەدیوە و لەسەری کۆگنین لە دەرەنجامدا پارە لەو زەویەدا سرف کراوەکە هەڵکەندراوە ئێوە وەرن پارەی ئەوە بەرهێنانە بدەن کە لەسەر خاکی عێراقە و مڵکی عێراقە چونکە ئەو بیرەی کە هەڵکەندراوە بۆ نمونە لە تاوقی ئەوە لەسەر خاکی عێراقە و مڵکی عێراقە خۆ کۆمپانیاکە ناتوانێت بیرەکە بەرێت و بڕوات وتمان ئەمە منتقێکی ڕاست و قبول کراوە ئێمە لە حکوومەتی عێراقی بەڵێن دەدەین بە پێدانی تێچووی هەموو ئەو کۆمپانیایانە با کۆمپانیەکان یان حکوومەتی هەرێم وەستەکان پێشکەش بکەن واتە ئینڤۆیس بەوەی کە ئەم بیرە چەندی تێچووە وەزارەتی نەوت تەنها وردبینی لە ژمارەکەدا دەکات چونکە ئێمەش بیرمان هەیە کە لە هەموو جێگایەکدا لە عێراق هەڵی دەکەنین نرخەکان دەزانین دامەزراوەی سەر ڕووی زەویمان هەیە بۆریمان هەیە ئەگەر نرخەکان گونجاو بوون یان کەمێک زیاتر بوون کە لە نێو چوارچێوەی بازرگانی گونجاودا بوو ئەو کات پارەکە دەدەینە کۆمپانیەکان لە ڕاستیدا ئەو ڕێکەوتنە لە نێوان وەزیری نەوتی ئێستا بەڕێز عەبدولکەریم لوعایبی و بەڕێز ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکان لە هەرێمی کوردستان واژوو کرا ئەمە بەر لە زیاتر لە ساڵێک بوو واتە تازە نییە لە سەرەتای ساڵی ڕابردوو بوو بەڵام تا ئێستا نە هەرێم و نە ئەو کۆمپانیایانەی لەوێ کار دەکەن یەک ئینڤۆیسیان نەناردووە بۆ وردبینیکردن تاوەکو داوای پێدانی پارەکە بکەن کە لەسەر پێدانی ڕێکەوتوین کاکە بڵین دە بیرمان هەڵکەندووە بیرێک ئەوەندە ملیۆن دۆلاری تێچووە کۆی گشتیشیان ئەوەندە دەکات هیچیان بۆ ڕەوانە نەکردوین تەنانەت ئەم پرەنسیپەش کە وەستەکان بنێرن ئەوەشیان ڕەت کردەوە تا ئەم ساتە وەختەش کە ئەم چاوپێکەوتنە دەکەین وەزارەتی نەوت یەک وەسڵی ئەوانی بەدەست نەگەیشتووە لەگەڵەوەشدا بۆ نیشاندانی نیەت باشی هاتن بۆ لیژنەی ئابووری وتیان کاکە ئەم بابەتە کات دەخایەنێت وردبینیکردنی وەسڵەکان و چی بۆیە سلفەیەکمان بدەنێ پێشەکیەکمان بدەنێ تاوەکو بیدەینە کۆمپانیەکان وتمان کە سلفەیەک دەبەن دوای حساباتان لەگەڵدا دەکرێت خۆ دەبێت کۆمپانیاکە بێت بڵێت من ئەوەندەم سرف کردو و پارەکەی وەربگرێتەوە بۆچی ئێستا سلفەیەک دەبەن لە دەرەنجامیشدا سلفە دەبێت پاکتاو بکرێت وتیان نەخێر سلفەکە بۆ ئێمەیە بۆ حکوومەتە سلفەیەکیان برد پاشان هاتنەوە سلفەیەکی تریشیان بەس کۆی پارەی سلفەکە زیاتر لە 500 ملیۆن دۆلارە ئەمە لە ساڵی ڕابردوودا بوو دوو سلفەیان برد گوایە بیدەنا ئەو کۆمپانیایانە یەک وەسڵیشیان ڕەوانە نەکرد وتیان کاکە ژمارەی وەستەکان زۆرن هۆڵێکی گەورە پڕ دەکات وردبینیکردنیان زەحمەتە وەزارەتی نەوت پێی وتن برایان بە تەنها لیستێکمان بدەنێ بە یەکەکانی بۆ نمونە لە فڵان کێڵگەدا دە بیرم هەڵکەندووە باشە پێم بڵێن هەر بیرێک بە چەند لەگەڵ چ کۆمپانیایەکدا هەڵت کەندووە بڕی تەواوەتی چەند دەکات یەک وەرەقا نەک زیاتر باو نرخە ببینیم بزانین گونجاوە یان نا بۆیە حساب دەکەین دەیدەین و کۆتایی پێدێت لەگەڵەوەشدا لە ڕاستیدا وەزارەتی نەوت نەیدەویست هەر بورگویەکتان لەکوێ کڕیوە و هەر بەلوعەیەک چەندی تێچووە بەڵکو کۆی نرخەکان لەگەڵ ئەوەشدا تا ئەم ساتە وەختە ڕەوانەیان نەکردووە کێشەژەوەیە بە ڕاشکاوی دێڵێم کەسانێک هەن لە هەرێمدا نایانەوێت ئەم کێشەیە چارەسەر بکرێت بۆ حساباتی تایبەتی خۆیان من بە تەواوی حکوومەت تۆمەتبار ناکەم گەلی کورد دوورە لەم کێشەیەوە بەڵکو ئەو زەرەرمەندی گەورەیە لەم مەسەلەیەدا واتە ئێستا کێشەکە کێشەیەکی شخصیە يعني اكو افراد الان من الماسكين واتە ئێستا کەسانێک هەن لەوانەی کە ئەم دۆسییان بەدەستەوەی نایانەوێت ئەم پرسە چارەسەر بکرێت چییە دەپرسم چم وەستەکان دەهێنم و دەیدەم وەزارەتی نەوت و حسابی لەسەر دەکەم و پاکتاوی ئەوانەی پێشوو دەکەم و پرسەکە چارەسەر دەکەم و نەوتەکە دەدەم تاوەکو هەناردە بکرێت
تۆ بینیت ئەمە شتێکمان بەبیردەهێنێتەوە ئەو نەوتەی کە ڕادەست نەکراوە لە دەرەنجامدا ناچار بوون هەناردەی دەرەوەی عراقی بکەن لە ڕێگەی تەنکەر و لە ڕێگەی ترەوە. ئەوە و هەندێکی تر لە پێکاتەکانی نەوت نووسراوی ڕسمی هەیە. ئێستا هیوادارم لەگەڵ بەرنامەکەتدا بیخەیتە ڕوو. ئێستا دەتوانیت پاش بەرنامەکە وەری بگریت. باشە، لە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمەوە هاتووە، مۆری پێوەیە و ژمارە و مێژووی بەسەرەوەیە. دەڵێ کاکە ئێمە لە ساڵی 2010دا مانگ بە مانگ و شار بە شار لە سلێمانی چەند لە هەولێر چەند لە دووهۆکیش چەند نەوتمان بەرەم هێناوە، هەروەها کۆی ئەوەش کە بەرهەممان هێناوە لە نووسراوێکی تردا بۆ بەرەمهێنان بە هەمان ڕێگە مانگ بە مانگ. هەر یەکێک لەو پارێزگایانەی هەرێم بۆ ساڵی 2011 تا ئێستا هی ساڵی 2012مان بەدەست نەگەیشتووە. ئەم نەوتە بەرهەمێنراوی هەرێم بەپێی ئەو داتا و ژمارانە بۆ دڵنیاییش ژمارەکان ڕاستن، چونکە ئەو کۆمپانیانی لە هەرێمدا کاریان کردووە دەزانن کە لە بۆرسەدان و دەبێت ئەوە ڕابگەێنن بەرهەمیان چەندە. مەسەلەکە بەنهێنی نامێنێتەوە. بۆ نموناگەر کەسێک لە هەرێمدا پێی وابێت دەتوانێت ئەو ژمارانە نەخاتە بەردەست، لە دەرەنجامدا لە جیهاندا ناسراوە، بۆیە ئەو ژمارانە ڕاستن. ئێمە کە لە ڕێگەی نووسراوی فەرمیەوە وەرمانگرتن و فرۆشتوشمانە، ئەوەش هەر لەبەر دەستدا. کاتێکیش ڕێژەی بەرەمێنرا و کۆ دەکەیتەوە، دواتر ڕێژەی ڕادەستکراوی لێ دەردەکرێت، جیاوازی نێوانیان دەبینیت. هیوادارم ئەو خشتەیە نیشان بدەیت تاوەکو گەلی کورد بیبینێت، لەبەرەوەی ئەوە گەلی کوردە کە خاوەنی ئەو سامانەیە بەقەدەرەوەی کە خاوەنی ئەو سامانەیە لە شوێنەکانی تری عراقدا. بێبەشکردنی عراق لە ساڵی 2010دا 2 ملیارد و 100 ملیۆن دۆلار لەو نەوتەی کە ڕادەست نەکراوە. ئەگەر ڕادەستیان بکردایە و بمان فرۆشتایە بەو نرخەی کە ئێمە لەو کاتەدا فرۆشتمان، ئەوە 2 ملیارد و 100 ملیۆن دۆلار دەگەڕایەوە بۆ خەزینەی عراق. کۆی ساڵی 2011 3 ملیارد و 500 ملیۆن دۆلار و ئەوەندەیە. کۆی تەنها 2 ساڵ 2010 و 2011 5 ملیارد و 650 ملیۆن دۆلارە. عێراقی لێبێ بەشکرا. ئەم 5 ملیارد و 650 ملیۆن دۆلارە ئەگەر ڕێژەی لە 170 هەرێمی لێ دەربکەین دەگاتە 1 ملیارد دۆلار. ئێستا گەلی کورد لە 1 ملیارد دۆلار بێبەش کراوە لەبەر ئەوەی ئەم نەوتە بەو شێوەیە بە سنوورەکاندا دەبرێت، بە شێوەیەکی نائوسوڵی دەبرێت و کە عێراق لە 5 ملیارد و 650 ملیۆن دۆلار بێبەش کراوە. ئەگەر تەنها چارەکی یەکەمی ساڵی 2012ش بخەینە سەر، لەبەر ئەوەی ڕێژەیەکی دیاریکراویان ڕادەست کردووە، لە یەکی چوارەوە ڕادەستکردنیان ڕاگرتووە. بڕەکە ملیارێک دۆلار تێدەپەڕێنێت. ئێستا بڕەکە بۆتە 6 ملیارد و نیو کە عێراقی لێبێ بەشکراوە. باشە ئەم پارەیە هیچیە، بەم شێوەیە ڕەفتاری پێوە دەکرێت. ئەم گەلە کە دەناڵێنێت بەدەست ژیان و گوزەرانێکی سەختەوە کە پێویستی بە خزمەتگوزاری و بنیاتنانەوە هەیە، ئەم پارەیە ئێستا لە دەست عێراق دەچێت بە گەلی کوردیشەوە کە بەشێکی گرنگی گەلی عێراقە. ئەوەی کە لە دەست گەلی کورد چووە کە وەری نەگرتووە زیاد لە ملیارێک دۆلارە. کۆی ئەم کۆمپانیانی لێت پرسییم بۆچی پارەیان نادەنێ، بێ لە 9 ملیارد دۆلاری تر کە بردویانە کۆی ئەوەی کۆمپانیاکان بانگەشەی بۆ دەکەن ناگاتە ملیارێک دۆلار. باشە ئێوە زیاد لە ملیارێک دۆلارتان لەو پارەیە لە کیس داوین. ئەو پارەیەتان لە کیس گەلی کوردستان داوە، ئەوە لێگەڕێ لە کۆی هەموو عێراقیەکانی تر کە ئێستا کۆی 6 ملیارد و 500 ملیۆن دۆلارتان لە کیس گەلانی عێراق داوە تاکو بانگەشەی ئەوە بکەن، قەرەبووی کۆمپانیاکان بکەنەوە کە بانگەشەی ئەوە دەکەن ملیارێک دۆلار. لە ڕاستیدا ئەم سیاسەتە کە پاڵپشتە بەڕوانینێکی تەسک بینانە و شەخصی بەلایەوە گرنگ نییە گەلانی عێراق چەندین زەرمەندە بن، کەسانی تر چەند زیان دەکەن، هەروەها گەلی کوردستانیش چەند زیانی بەردەکەوێت، بەتەنها لەبەرەوەی کە ڕێگەیەک بێت بۆ ئەوەی خۆی سوودمەند بێت. لە ڕاستیدا هەڵەیەکی گەورە هەیە دەبێت چارەسەر بکرێت. أنا أعتقد الحقيقة أكو خلل كبير يجب أن يعالج. پشوویەکی کورد وەردەگرین، پاژەوە پشووە باز لە مەسلەی بە قاچاغبردنی نەوت دەکەین لە سەرانسەری عێراقدا. بەڕێزان پاژەم پشووە کورتە لەگەڵتان بەردەوام دەبین لەم گفتوگۆیە.